شێخنەهرۆ کەسنەزانی بە مانۆڕێکی جەماوەری و سەربازی نوێەوە گەڕایەوە سلێمانی. لەسەر داوای شێخنەهرۆ هێزێکی ئەمنی لە دەرەوەی سلێمانی هێنراوەتە شارەکە و چەکیان پێدراوە. شێخنەهرۆ ڕابەری تەریقەتی کەسنەزانەکان لە ڕێگەی کۆکردنەوەی هەزاران میوان و دەروێشەوە جارێکی دیکە دەیەوێت لە سلێمانی هەژمونی خۆی پەیدا بکاتەوە. کۆبوونەوە جەماوەرەکەی ڕابەری کەسنەزانەکان بە بۆنەی یادی مەولودی پێغەمبەرەوە ڕێک دەخرێت. تەکیەی کەسنەزانی ڕایگەیاندووە هەزاران مورید و دەروێش و گەشتیار و میوان لە سەرانسەری جیهانەوە هاتوونەتە سلێمانی و بەشداری گەورەترین یادی مەولودی پێغەمبەر درودی خوای لێبێ دەکەن بە وتەی سەرچاوێکی ئاگادار کە بۆ تیوار دواوە. بۆ پاراستنی ئەمنیەتی کۆبوونەوە جەماوەرەکەی تەکیەی کەسنەزانی هێزێکی چەکدار پارێزگاری لە ئەمنیەتی شوێنەکە دەکەن. وتیشی هێزە چەکدارەکە بە ناوی خۆبەخشانی تەکیەی کەسنەزانی لە بەغداد و شوێنەکانی دیکەوە هاتوون و لە سلێمانی چەکیان پێدراوە. ڕێخستنی کۆبوونەوەی جەماوەری بە ناوی یادی مەولودی پێغەمبەرەوە درودی خوای لێبێ لە سلێمانی لەلایەن شێخنەهرۆ کەسنەزانیەوە دوایەوە دێت لە ماوەی ڕابردوودا ڕایگەیاندەبوو نیگەرانە لە دەسەڵاتدارانی سلێمانی کەمە بازیەشەتی بوو و ڕاشی گەیاند هەر بۆیە ئەم ماوەیەکە سلێمانی جێشتۆ دەگەڕێتەوە بۆ شارەکە و دەست بە چالاکەکانی دەکاتەوە. هەر بەپێی زانیاریەکانی تیوار شێخنەهرۆ لای کەسان نزیکەکانی وتوێتی کە کار و پرۆژەکانی لە سلێمانی دەست پێ دەکاتەوە. ئەو کات تیوار ئەوەشی زانیوە کە نیگەرانەکانی شێخنەهرۆ لە یەکێتی لەوەوە سەرچاوە دەگرێت کە ڕێگری لە پرۆژەکانی کراوە لە بواری بازرگانی و گرفتیان بۆ تەشەی کەسنەزانیش دروست کردووە. ساڵی ڕابردوو چەند چەکدارێک لە سنووری گەرمیان بە تۆمەتی هەڵکوتانە سەر کێڵگەیەکی نەوتی دەستگیر کران کە نزیک بوون لە شێخنەهرۆ لە کۆمپانیایەکی ناوبراو کاریان دەکرد. بەپێی زانیاریەکان شێخنەهرۆ کاری کۆمپانیەکانی لە بواری بازرگانی نەوت و گواستنەوەی سوتەمەنی فراوانتر کردووە و دەیەوێت لە سلێمانی ژوەبەرێنان و بازرگانی لەو بارەدا بکات. ڕێخستنی گەورەترین یادی مەولودیش لە سلێمانی سەرەتای ناردنی ئەو پەیامەیە بۆ یەکێتی تا بڵێت بەهێز و هەژمونەوە دەگەڕێتەوە بۆ شارەکە و دەیەوێت پێگەی بەهێزتر بکات.